ئێوارتان باش. ڕۆژاوای کوردستان هێرشە بەردەوامەکانی سوپای سووریا بۆ سەر ناوچە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان. ڕۆژەوی ئەم ڕۆژانەی هەموو ماڵێکی کوردیە، هەمووان چاویان لەسەر هەموو ڕووداوانەیە کە ئێستا ڕوبەڕووی ڕۆژاوای کوردستانە بنەوە. ڕەنگە قورسترین و سەختترین و ئاڵنگاریترین پرسیارەوە بێت کە ئایا ڕۆژاوای کوردستان بەکوێ دەگات؟ داهاتووی کورد لە سووریا چۆن دەخوێنرێتەوە؟ ئێمە لە ئەودیو سنوور بە تاسەوە سەیری ڕووداوەکانەکەین و بە دۆخێکی پڕ لە ناڕەحەتی ئەزانین و ئەمەش وای کردووە ورتر لەگەڵ هاوڕێیانم لە کەناڵی کورتسات نیوز کە بە 24 کاتژمێری ڕۆماڵ ڕووداوەکانەکەن چاومان لەسەر داهاتوێکی گەشتبینیە بۆ کورد لە کوردستانی ڕۆژاوا لە سووریا. ئەم ڕۆژ لەگەڵ میوانەکانمان جارێکی تر گفتوگۆ لەسەر ئێستای سووریا ئەکەین. خوێندنەوەیەک بۆ دۆخی دوڕۆژی ڕابردوو هەروەها هەڵسەنگاندنێک بۆ چەند ڕۆژی ئایندە. ئایا ئەو ئاگربەستە چوار ڕۆژەی کە ڕاگەندراوە چەندە بواری جێبەجێکردنەوە و چەندە ئەتوانێت دۆخەکە لە پێناو و لە قازانج و لە سوودی کورد بە پایان بگەێنێت؟ کاکتۆر دشوار زۆر بەخێر بێ، زۆر خۆشحاڵم کە ئەمێوارەش پێکەوە بووین. حەزەکەم سەرەتا باسێک لە ئێستای ڕۆژاوای کوردستان بکەین. خۆ دەزانی کە لە ئەنجامی ڕێکەوتنی نێوان دیمەشق و هەسەدە ژمارەی لە ناوچەکان کشانەوەیان ڕووتێکرا لەگەڵ ڕەوشاکە لەگەڵ کشانەوەکە بەردەوامی شەڕ و ناڕەحەتی و سەختی هەبووە. ئێستا ئەو ناوچانەی کە ماونەتەوە یان هێشتاش ناکۆکی زۆریان لەسەر لەکوێوە بن؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە کاک دکتۆر و زۆر سپاس بۆ کەناڵی کورسات نیوز کە بە بەردەوامی لەم دۆخە سەختەی ڕۆژاوا پێدا تێدا بەڕێ دڵسۆزانە هەواڵەکانی گواستوتەوە و بە مزداخێتەوە. ئەوەی گوزەرا لەو ماوەی ڕابردوو کە لە ماوەیەکی کورت و بە خێرا ڕووداوەکان ڕوویدا، هەسەدا پێشووتر یان کورد با بڵین پانتایەکی زۆری لە سووریا بەدەستەوە بوو، بەڵام لەگەڵ ئەو پێشهاتانەی کە لەم دوایانە ڕوویدا بە تایبەتی پاش ئەو ڕێکەوتنە ڕانەگەیەنراوەی کە ناوڕۆکی ڕانەگەیەنراوە لە ئەوەی پێوترێ ڕێکەوتنی پاریس، کۆمەڵێک پێشهاتی سەربازی خێرا لەسەر گۆڕەپانی سووریا ڕوویدا و لە دەرەنجام ئەو هێزە کوردیانە هەسەدا پاش پشتێکردنی عەرەبەکان کە بەشێکی زۆری هێزەکانی هەسەدە بوو بە خێرایی ناوچەیەکی زۆری لە ئەو خاکە لەدەستدا کە بەدەستیەوە بوو، چ لە حەلەب و دواتر لە دێر زوور و پاشتر ئێسا لە بەشێک کە نیوەی شتێک کەمترە لە پارێزگای حەسەکە هێزە کوردیەکان چڕبووتەوە. کاکتۆر جوار کە سەیری پێکهاتەی هێزەکانی سووریا دیموکراتیکەکەین با بڵێن ئێستا پرسیارە گەرمەکە ئەمەیە، ئایا هیچ خوێندنەوەیەک نەبوو بۆ واقعەکە یان ئەوەی بەڕاستی چاوەڕوانکراوە بوو کە شتێکی وا ڕووبدا؟ خۆتان زانن ینی ئەمە زۆر باسەکرێت کە پێکهاتەی هێزی سووریا دیموکراتیک قەسەدە یان SDF پێکهاتەیەکی فرێنەتەوە بوو و تا ڕادەیەک ئەمە بوو بە پرسێکی گرنگ، ئایا کە هێزەکانی سووریا دیموکراتیک ئەتوانن ئەم یەکبوونیە ڕابگرن، ئەم وحدەتە ڕابگرن کە لێوان هەموو نەتەوەکان ئای، بەڵام دوجار بینیمان کە بەشێک لە گۆڕانکاریە دموکرافیەکان کە ئێستا دروست بوون بەهۆی ئەم پێکهاتەیەوە بوو. ئەکرێ ئەمە بەردەوامی هەبێت یان هێشتا ئومێدێک هەیە بڵین ئێستا کورد بەتەنیا خۆی ماوەتەوە و نەتەوەکانی تر بەجیان هێشتووە؟ کاکتۆر بابەتەکە نەخوێندنەوە نەبوو بۆ ئەو هاوکێشەیە کە لەوێ هەیە، بەڵام پاش نەمانی ڕژێمی ئەسەد شتەکان بە تەواوەتی پێچەوانەوە بوو. هەسەدە پێشووتر کاتێک ئەو ناوچە بەرفراوانەی بەدەستەوە بوو، بەشێکی زۆری ناوچەی ینی کوردیتیان نەماوە، پێشووتر تیای بووە، ئێستا بە تەواوەتی عەرەب نشینین و ناوچەیشیە ماوەیەکی زۆر عەرەب لەوێ نیشتەجێیە. بەڵێ بۆ ئەوەی بتوانانی کۆنتترۆلی ئەو ناوچانە بکەیت و بە تایبەتی ناوچەکان بەشێکی زۆری سەرچاوی هەرە گرنگی وزە و با بڵێن کشت و کاڵوانی تێدا بوو، ناچار بوو پەنا باتەبەر ئەو خەڵکی دانیشتوانی و ناوچەیە و جۆرێ لە جۆرەکان ڕێکیان خاتەوە و بۆ ئەوەی ئەوەندە زەوی بەدەستەوە بێبانی بتوانێت لە هەر گفتوگۆیەکە مفاوەزاتێکە بتوانێت قسەی هەبێت و
قورسایی هەبێت لە هەر گۆڕانکاریە کرۆدا ئەوەی ڕوویدا دوای نەمانی ئەسەد شتەکان پێچەوانەوە بوو کۆمەڵێک هاوپەیمانێتی تیرکران بەشێکی زۆری ژێربەژێر و ئەوە وای کرد ئەو هاوکێشەیە بە تەواوەتی بگۆڕێت و وەکو بینیمان ئەوەی ڕوویدا یعنی ئەوەی ڕوویدا کە ڕوویدا لەوێ یەکێک لە هۆکارەکان کە تقریبان ئەتوانم بڵێم تا ڕادێک ڕەنگە زۆرینەی شرۆڤەکاران لەسەری کۆکن ئەوەیە کە ڕۆڵی تورکیا زۆر خراپە لەم دۆخەیە و لە هاتنە سەرکاری ئەحمەد شەرعەوە بۆ تورکیا هەمیشە دنەدانی گشتی هەبووە بۆەوەی کە کورد لە ناوچە سنووریەکانی تورکیا بکشێتەوە کورد دەسەڵاتی نەبێت کورد هێزی ئەمنی نەبێت لەوێ ئەوان قاوتنی بە بەشێک لە هەڕەشەیە زانن ئێستا دۆخەکە لە ئاستێگا بێت کە تورکیا با بڵێن بە جۆرەکان ڕازی بێت بۆەوەی کە ئەو خاڵانەی کە بۆ کورد دیاریکراوە لە ڕێکەوتنەکانە جێک بکرێتەوە تورکیا ڕۆڵی خراپ نەک ڕۆڵی خراپ بۆ تورکیا لە پشتی هەموو ڕووداوەکانەوەیە بەڕاستی ئەوە یاریکەرەکانە جوڵێنێت و بەپێی بەرژەوەندەکانی خۆی با بڵێن هاوسەنگی هێزە گۆڕێ لەوێ ئەوەی چاوەڕوان نەکرا لە تورکیا هەر ئەمە بووە و پێشووتریش هەروە بۆ تورکیانەی شاردووەتەوە لە دژایەتیکردنی ئەوێ یان هەر شوێنێک کوردی لێبوو بێەوە زۆر بە ڕاشکاوانە وتوێتی و لەوێش ئەو گۆڕانکاریانەی کە خۆی تورکیا بەشێ بوو تێیدا بە فرسەتی زانی بۆ ئەوەی بە تەواوەتی ئەو ئەزمونە کوردیە لاواز کا سەرەتا و ئەگەر چانسی هەبوو هەر بیشی خنکێنێ و شتەکان بە جۆرێک هاتە پێش کە لە بەرژەوەندی تورکیا بێت و درێخی نەکرد لە یاریکردن و بەکارهێنانی هەرچی ئامرازەیە کە لە بەردەسە بۆ ئەوەی دۆخەکە بگەیتە ئەو ئاستەی کە ئێستا پێگەیشتووە زۆر باش میوانێکی ترمان هەیە بەڵێ بەڕێز سوزان کویتاز لە لەندەنەوە لەگەڵمانە بێت بەڕێز سوزان خۆشحاڵین کە میوارەی لەگەڵمانی حەزەکەم سەرنجێکی خێرات بزانم لەسەر دۆخی ئێستای سووریا و ڕۆژئاوای کوردستان پێش هەموو شتێک زۆر سپاستان دەکەم ئەوەی کە ئێمە لە ئێستادا دەیبینین لە سۆریایا لە ڕۆژافە ڕاستیدا زۆر ئازاربەخشە کە چۆن بارودۆخەکە بەو خێراییە گۆڕانی بەسەردا هات لە هێزێکەوە کە پشتیوانی لە دەکرا لەلایەن ئەمریکاوە بەڵام دەبینی لە ناکاو پشتیوانیەکانی کۆتایی پێدەهێنێت و گەلی کورد لە ڕۆژافا بەجێ دەهێڵێت بۆەوەی کە سەر ببڕێن من دەڵێم سەر ببڕێنێ من دەڵێم سەر ببڕدرێن لەلایەن کەسانی جیهادی و لەلایەن سوپای عەرەبی سووریەوە ئەوە کاراساتە و ناکرێتەوە بارودۆخە بەو شێوە بمێنێتەوە ئەوە جێگەی قبولکردن نییە بۆیە بەڕاستی زۆر ئازاربەخش کە ببینی چۆن جیهانی خۆرئاوە بەتایبەتی ئەمریکا کە پشتیوانی لەگەڵی ڕۆژافا و مەڵتەب عەبدی دەکرد و بەڵام لە ئێستادا پشتیوانیەکانی خۆیان دەکێشنەوە بەو شێوەیە بەجیان بهێڵن بە تەنیا و بەو شێوە بکەونە بەر ئەو هێرشە درڕندانەیە و بەڕاستی زۆر ئازاربەخشە وەکو کوردێک و وەکو هەر ڕۆژنامە نووسەیەکە کە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا بووم بەڕاستی زۆر ئازاربەخشە زۆر باشە خۆت باست لەوە کرد کە هاوپەیمانی نەدەوڵەتی دژ بە داعش خەباتێکی زیاد لە دەیەکی لەگەڵ هەسەدەیە هەبوو بەڵام ئێستاوان ئەو تا بینیمان هیچ کاردانەوەیەکی ڕاستەوخۆیان نەبوو هیچ بەشداریکی ڕاستەخۆیان نەبوو لە پارێزگاریکردن لە ناوچە کوردنشینەکان کە هەستە دەماوەیەکی زۆرە شەڕیتیاکات و تەنانەت دۆناڵد ترامپ بەوە تا لە تازترین قسەیاڵێ ئەوان شەڕیان بۆ خۆیان کردووە دژ بە داعش لە کاتێکە ئەمە خۆمانەزانین ئەگەر هێزەکانی سووریا دموکراتیک نەبوونایە داعش تیرۆستانی داعش مەترسی زۆر گەورە بوون لەسەر خەڵکی سووریا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمە ئایا بەڕاستی سەرنجێکە بێت ینی پاداش شتێکە بۆ هێزەکانی سووریا دموکراتیک بەڵێ داعش ئەگەر هەسەدە نەبووە نەدەبەزێنرا نزیکەی 14 بۆ 15 هزار
کوڕ و کچی گەنجی کورد ژیانی خۆیان بەخت کرد بۆ ئەوەی کە داعش ببەزێنن بێگومان بە هاوکاری و یارمەتی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی بەڵام لە ئێستادا بەو شێوەیە بەجێ بهێڵدرێنن بۆ ئەوەی کە بەرگری لە خۆیان بکەن بەڕاستی بەڕێوەبردنەکە زۆر سەخت و دژوارە خەڵکانێکی زۆر هەن دەڵێن مەزلوم عەبدی لە ڕەقە دێرە زۆر نەکشاوەتەوە ئەو پاشەکشەی نەکرد ئەو هیچ بژاردەیەکی تر لە بەردەمدا نەبوو چونکە ئەو نەیوی تەنیا لە دژی سوپای عەربی سووریا شەڕی نەدەکرد بەڵکو لە دژی جیهادیەکانی شەڕی دەکرد وەکو ڕۆژنامەوانێکیش پێویستە بەرگری بکرێت لە شەڕوانانی کوردەوەی کە ڕوودەدا جێگەی شۆکە خەڵکی پرسیار دەکەن و داواکاریان هەیە لە جیهانی ڕۆژ ئاو کە چۆن دەکرێت کە ئابە شێوەیە و هاوپەیمانی خۆت بەجێ بهێڵێت و گەلی کورد بەجێ بهێڵێت بەو شێوە لەبەر ئەوە لە ڕاستیدا من ناتوانم بە شێوەیەک وەصفی ئەو کارە ساتە بکەم کە لە ئێستا لە ئارادا لە سووریادا خۆتان دەزانن حکوومەتی سووریا و من دڵنیاش نیم کە حکوومەتی سووریا لە ئێستادا حکوومەتێکە کە وەکو حکوومەت هەوڵ دەدات کورد لەناو بباتێنە چونکە ئەوان دەڵێن جەژنی نەورۆز جەژنێکی نیشتیمانی و ڕێگا دەدەم بە گەلی کورد بە زمانی کوردی قسە بکات چی بکەین ئێمە بڵێن سوپاسان دەکەین کە ئێوە ڕێگەمان پێدەدەن کە بە کوردی قسە بکەین من تەمەنم هەست ساڵ بکە سووریان بەجێ هێشت من لە ئێستادا بە کوردستان کە لە بەرەوەی کە لە دەرەوەی سووریا دەژین ئێمە ڕێگەمان پێدەدرا بە قسە بکەین بەڵام لە قوتابخانەکانە بە کوردی نەدەتوانیت قسە بە زمانی کوردی بخوێنی بەڵام ئێستا دەتوانی هەنگی نەورۆز بگەڕی هاوار دەکەمە کوردی بەڵام ئێستا دوای ئەو ماوە درێژە دیسان دەبێنی ئەحمەد شەرە بەنامێک دەردەکات و مرسومێک دەردەکات دەڵێ ئێوە ڕێگەتان پێ دەدەێت بە کوردی بسەکەن و جەژنی نەورۆستان هەبێت و بژێکی نیشتیمانی دوای ئەوەی کە توانیان حکومێکی ئەتۆمی دوای ئەوەی کە کوردان توانیان حکوومەتێکی خۆجێی دروست بکەن و هەموو هاوڵاتیان پێکاتەکان دەتوانێنین پراکتیزەی مافە ڕەسەنیەکانی خۆیان بکەنە بۆی ئەوەی کە لە ئێستادا ڕوودەدا شتێکە بە هیچ شێوەی جێگەی قوبوڵکردن نییە ئێمە نامانەوێت سەرۆک ئەحمەد شەرە بێت و ئەو قسانە بکات و ئێمە هەنگاوی کردەکی و پراکتیکیمان دەوێت لەسەر ئەرزی واقع کورد بەشێکی سەرەکی و ڕەسەنە لە سووریات و بەڵام دواتر دەبینین کە هێزەکاری وەسپاکەی کە خەڵکی جیهادی لە خۆ دەگرێت پەلاماری ناوچە کوردنشەکان بدەن و خەڵکی سەر ببڕێنە تەماشای کەناڵە میدیاکان بکانە بەردەوامی هێرشێکە سەر کورد لەلایە کۆپیان دەڵێن ئەوانە بەکرێگراون لەلایە کۆپیان دەڵێن ئەوانە کافرن ئەگەر ئەحمەد شەرە بەو شێوەیە بەردەوام بێت و بە هەمان شێوە وەکو میراتی ئەسەد کار بکات ئەوە کوردانی سووریا ئەگەر فەرمانێکی وە دەربکات ئەوە سپاس دەکە پێی دەڵێن کە کۆتایی پێ بێنە بۆ کردارانی کە دەیکەی دژی کوردانی سووریا چونکە سووریا مڵکی هەموو هاوڵاتیانی سووریایە و کورد نابێت وەکو هاوڵاتیانی پلە دوو مامەڵیان لەگەڵدا بکرێتەوە جێگای قوبوڵکردن نییە. زۆر باشە کاک دژوار مەرسومەکە تقریبان وەکو مافی کللتوریە زیاتر ئەوش باسی کرد ینی زۆر ناتوانە و باسوخوا لەسەر مەرسومەکە بەڵام ئەم ڕێکەوتنەی کۆتایی کە ئەوەی کە تۆمبارێک هێنای و لە هەولێر وەکوش جۆر لە جۆرەکان بنراتی ئەسەد هێنای شەرع هێنای لە هەولێری امزا کرا و دواتریش مەزلوم عەبدی چوێ بەڵام ئێمە بینیمان کە نەگەشتە ئەنجام با بڵێن جۆر جۆرەکان نەچۆ بواری جێبەجێکردنەوە بەدیلی ترمان هەبوو بۆ ئەم ڕێکەوتنە کێ بەدیلی هەبێت یعنی وەکو کورد لە ڕۆژاوای کوردستان ئەم ئاخر ڕێکەوتنیان بە ڕوونی یعنی چۆکدانان بوو بە کورد و تەسلیم بوون و ڕێکەوتنێکی ناچاری تەنازول بوو بەڵێ کۆمەڵێک خاڵی ینی ناڕوونی تیا بوو و توانەوە بوو کە تۆ هێزی سەربازیت نەما و ئامادە نەبوون تەنانەت کو پێشتر باسییانە کردو یەکەی سەربازی تایبەت بۆ کورد لە سوپاکە جێبکەنەوە هەڵۆشانەوەی هێزەکەت کۆمەڵێک مافی زۆر سەرەتایی کە هیچ لە بابەتەکە ناگۆڕێ و توانەوەی ئەو قوارەیە کە هەیە لەوێ لەناو ئەم حکوومەتە کە حکوومەتێکی ترسناکە لە ڕاستی ئەوەی ئەسا دروست بۆ لە سووریا
يعني نا هیچ بنەمایەکی دستوری هەیە کۆمەڵی خەڵکن هاتوون لە پێکهاتەیەکی سەربازی دانراوە کە خەڵکی پرۆفشناڵیتیانە ئەفسەرێکی زۆری سووری هەبوون کە بەشێکیان ئەسڵەن خۆیان ئۆپۆزیسیۆن بوون ئەوانەش ڕێگەیان نەداوە تێکەڵێم سوپایە بکرێت و بەشێکی بێگانن هێنراون لە وڵاتانی ترەوە لەوێ جێگەیان کراوەتەوە واتە هیچ تایبەتمەندیەکی سوپایەکی نیمچە مۆدرێنیشی تیانە بۆ کورد لە یەکەم حاڵەتی شار ئاسان نەبوو تێکەڵی جۆرێک لە ینی سوپایەکی وابێ تا ڕادەیەک جیاکردنەوەی دوو یەکەی سەربازی بۆ کورد جۆرێ لە جۆرەکان گارانتی ئەدا بەڵام ئەو تا بەوش ڕازی نەبوون. هەندێک فشاری دەوڵەتی دروست بوون تقریبا لە چەند ڕۆژی ڕابردووە بە دیاریکراوی باس لەوە کرێت کە نەرمی نواندنێک هەیە بە حکوومەتی ئێستای سووریاوە یعنی تەنانەت باڵین بەیاننامەی ئەمڕۆی وەزارەتی ئەوقاف بە پێچەوانەی بەیاننامەکەی چەند ڕۆژی ڕابردوویەوە باسی تەعایوش و پێکەوە ژیان و ئەمە ئەکات ئەم نەرمی نواندنە بەدڵنیاییەوە لەژێر فشارە فشاری هێز ئەمریکیەکان هێزەکانی ترکە بازەوەکەن بەڵام ئایا هیچ دەرچەیەک هەیە کە کورد بتوانێت بەشێک لە مافەکانی بەدەست بێنێتەوە جۆرە لە فێڵکردنە ئەو جۆرە خیتابانە ینی لێرەش باسی ئەوەش بکەین لە پاش ڕوخانی ئەسەدەوە تاوەکو ئەمڕۆژ هەڵمەتێک کەمپینێکی میدیایی زۆر شێواو هەیە لە سووریا دیارە بە ینی باشکرا دیارە دەستی دەرەکی و پاڵپشتی دەرەکی هەیە کەکرێت هەندی وڵاتی عربی بێت پارەی زۆر ئەڕێژن بۆ چاواشەکردن بۆ هێرشکردنە سەر نەتەوەکانی تر کەمەعینیەکانی سووریا جگا لە عربی سونە نەبێت و زۆر بە خراپی ژەهرە ڕێژن و کار لەسەر دووبەرەکی و دروستکردنی ڕق و کینە لاو دانیشتوانی ئەو مندقانە ئەوەی بگەڕێمەوە بۆەوەی کە ئایا کورد هیچ مافێکی ئەبێت بەم عقلێتی ئێسا سووریا بەڕێوە ئەبرێت تەسەوڕ ناکەم کورتوانێ هیچ مافێک بەدەست بێنێ و خطابی تورکی دیارە لەو ڕۆوە یعنی خطابی تورکی دیارە بڵێ زۆر باش دێمەولات بەڕێز سوزان وەکو ڕۆژنامەوانێکی نێودەوڵەتی حەزەکەم سەرنجت لەسەر میدیا ببینم میدیا کە بینیمان ڕۆڵێکی زۆر خراپە گێڕێت بەتابەت میدیای عەرەبی جۆرەکان شەرعیەتەدا بەم کارە ساتباریەی کە سوپای سووریا بەسەر ناوچە کوردەکانە دەیهێنێ و هەروەها جۆرەکان سەپۆرتی وەزارەتی ئەوقاف سەپۆرتی فتواکانی جیهاد و قیتال کە هێزەکانی سووریا دموکرات هێزەکانی سوپای سووریا کاری پێ دەکەن دش بە هێزەکانی سووریا دموکراتی و ناوچە کوردەکان پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە دەمەوێت بە وەڵامی یاخود بە میوانە بەڕێزەکەت بڵێم کە ئەوەی کە ئەو وتی شتێکی زۆر ڕاستە کە ئەو ڕێکەوتنامە گاڵتەجاڕیە ئەو ڕێکەوتنامەی کە واشە کرا چونکە ئەوان بەگوێرە ئەو ڕێکەوتنامە هیچ شتێکیان نەبەخشی بە میلەتی گەلی کورد چەندین دێ پێش ئێستا هەڵمەتێکی گەوریان دەست پێ کرد و دژی کورد و شەڕوانی کورد ئەگە تەماشای میدیای عەرەبی بکەیت تووشی شۆک دەبێت کە ئەو لایەنگریەی یاخود ئەو تۆمەتبارکردن و یا ئەو تۆمەت بەخشینەوەی کە هەیە بەرامبەر بە کورد نەک تەنیا کورد هەموو پێکاتە یاخود کەمینەکانی تری ناو سووریا لە عەلەویەکان و دروست و میدیای عەرەبی لە شتێکدا باشن ئەویش ئەوەیە کە بریتیە یاخود دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی عەرەب حەز دەکەن کەمینەکان بە دوژمن لە قەڵم بدەن عەلەویەکان دەڵێن ئەوە لایەنگری ئەسەدەن ئەمەش ئەوە دەگەێنێت کە ئەوانە ئامانجێکی شەرعین بۆ پەلاماردان بۆ دروزەکانیش دەڵێن دروزەکان ئەوانە بەکرێگیراوی ئیسرائیلێن و بۆیە شەرعیە پەلاماریان بدەین و بیان کوژێن و پاشە دێنە سەر کوردەکان کە ئەوانە کافرن کە ئەوانە هاوکاری دەکەن لەگەڵ زایۆنی دەکەن ئەیتی شتەکە بەم شێوە دەبێتە شێتخانەیە کە تۆ تەماشای میدیای عەرەبی دەکەی بە تایبەتی میدیای سووری لەلایەکەوە بە مەزڵوم عەبدی دەڵێن
لەلایەکی تریشەوە دەڵێن مەزڵم عەبدی کە ئەمانە سەگن و بەکرێگیراوی ئیسرائیل پرسیارەکەی من بۆ ئێوەیە بۆ ئەوەی کە بێر بکەن و چکەوە دوشتی دیاری کراوە ئیسرائیلی شتێکی تراوە ئێران و حزب الله شتێکی ترن ئێمە چین ئێمە کامیانن ئێمە سەر بە حزب الله و ئێرانی یا سەر بە ئیسرائیلینێ ئەمە دەگات ئەوەی کە تۆ ڕقەبەرایەتی بڵاو بکەیتەوانێ نکۆڵی بکەی لە بوونی کورد ئەمەش بۆ دەیان ساڵە بەردەم شتێکی تازە لە ئارایان نییە تەماشای میدیا عەرەبی بکەن و دەڵێن ئێمە خوشک و برای عەرەبین و بەڵێ ئێمە خوشک و برای ئەوانن هەتا خوشک و براین ئەگەر بێت و ئێمە داوای مافەکانی خۆمان نەکەین و ئەگەر نەبینە هێزێکە هاوشانی ئەوان بینم و بەداخەوم بۆ سووریا لە ئێستادا چونکە سووریا ئێستا لەسەر ڕێبازی و ڕێگایەکی هەڵە دەڕوات و ئەوەی کە لە ئێستا لە سووریا ڕوودەدات شتێکە بەردەوام نابێت تۆ ناکرێت خەڵکی ناچار بکەی بە زەبری هێز کە لەسەر بۆچوونەکانی تۆ ڕاستی بن بۆیە من هاوڕام لەگەڵ میوانەکەدا ئەو ڕێکەوتنەی کە بڵاویان کردەوە و کە خستیانەتە بەردەم مەزڵوم عەبدی گاڵتەجاڕی بە تەواوەتی گاڵتەجاڕی باش بەرە سوزان پێشتر قسەیەکتمان کرد پێکەوە لەسەر ئەو شەڕە گەورەی کە زیاد لە 10 ساڵ هێزەکانی سووریا دموکراتیک دژی داعش کردیان و تەنانەت ڕاوەستاندن کۆتایی پێهێنان ئابلوقەدانی تۆندڕەوی لە سووریا ئەرکێکی گەورە بوو کە داعش و هاوپەیمانەکانی دژ بە داعش کاریان سەر کرد ئێستا ئەو تا ئەمریکا بەیاننامەیەکی دەرکردووە ئەڵێ زیندانیانی داعش لە سووریا ئەگوازینەوە بۆ عێراق بۆ ناوچەیەکی ئارام لە عێراق ئەمە بێڕۆڵکردنی کوردە لە سووریا یان بەڕاستی ئەیانەوێ بڵێن نەیترەوەکە کۆتایی هات بە بەرپرسیایەتی کورد بە بەرامبەر بە داعش لە سووریا واقعکە ئەوەیە کە ئەوان دایانەوێت کورد وەکو هێزێکی سەربازی بەکاربهێنن بۆ بەدیهێنانی ئاماجەکانی خۆیان لە گۆڕەپانەکانی جەنگی خۆیان سەرکردەکانی کورد پێویستە لە ئێستادا تەرکیز بخەنە سەر پاراستنی ژیانی کورد و پاراستنی ئەو ناوچانەی کە گەلی کوردی تێدایە و زۆرینە تێیدا چونکە دوێنێ بڵاو کرایەوانێ کە گوایە داوا کراوە لە مەزڵوم عەبدی کە بچێتە ناو عێراق و لەوێ دشی هەشتی شعبی شەڕ بکات و دشی میلیشە شیعیەکان شەڕ بکات بەڵام ئەوە کار و ئەرکی مەزڵوم عەبدی نییە مەزڵوم عەبدی وەڵامی داونەتەوتێتیەوە ئەرکی ئێمە نییە بۆیە ئەوان دایانەوێت کورد وەکو هێزێکی سەربازی بەکاربهێنن بۆ ئەجنداکانی خوێنن وە لەوەش لە ئەوان هەڵە بوون ئەوە لەوێدا بوو کە SDF ڕێگەی بەخۆیدا کە بەکار بهێندرێ لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوە ئەوان هەزاران و هەزاران گەنجانی خۆیان بەخت کرد لە پێناوی ئەوەی کە داعش لەناو بەرن بەبێ کە هیچ گەرنتیەک بەدەست بهێنن بۆ ئەوەی کە مافیان پێدەدرێت کاتێکیش من دەڵێم کە باسی ماف دەکەم ماف باسیەوە ناکەم کە ڕێگەمە پێ بدرێت بە قسەی بە زمانی کوردی قسە بکەین و ئاهەنگی نەورۆزمان هەبێت ئێمە بعد لە مافەکانی خۆمان دەکەن کە دەبێت لە ناو دەستوردا هەبێت و سووریایەک بێت مڵکی هەموو هاوڵاتیەکانی بێت کورد دروز و عەلەوی و عەرەبی سونی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە باندێکی سونین کە پێکهاتوون لە ئیسلامی و عەرەبی فاشیست کە وڵاتیان داگیر کردووە و بۆمبارانە دەکەن ئەگەر لەگەڵیاندا نەبێت ئەوە لێت دەتەن و ئەگەر ڕێک نەکەی لەگەڵیان بۆمبارانە دەکەن و دێن کۆمەڵکوشت دەکەن و دێنە ناو شار و شارچکە کوردیەکانەوە هاوشێوەیە کە و کردیان لە عەلەویەکان و لە ناوچەی عەلەوی نشینەکان و دروزەکانە بەڵام لە ئێستادا من لە ئێستادا قسەیەکی جەناب مەزڵوم عەبدی بەکاردەهێنم کەوتی ئاشتی لە سووریا بەدینایەت ئەگەر بێت و پرسی کورد چارەسەر نەکەن خۆتان دەزان و کورد ناوچەیەکی فراوانیان لە دەستە لەگەڕێ با ئەو ناوچانە بەدەستی خۆیانە بێ لە ڕقە و دێر و زێر چونکە ئەوانە ناوچەی عەرەب نشینن بەڵام هەمان شتیش کە کورد تیاندا پارێزگاری تێدەکەن و هاوڵاتیەکە ئەوانە کە پێشتر ڕزگار کران لەلایەن
هەسەدە و مەزڵم عەبدی و پاراستنی لە داعش ئەوانە خیانەتیان کرد لە مەزڵم عەبدی بۆیە بگەڕێرەوە بەناو هەوڵەتەکانی خۆ لە کۆبانی و قامیشتی و ڕێگە مەدە کە هاوڵاتیانی کوردی خۆت بەکاربهێنرێ لە ناو شەڕێکدا کە شەڕی ئێوەن کە جەنگێون ئێمە هیچ شەڕێکمان نییە لەگەڵ حەشی شەعبێ ئەگەر دەتەوێ شەڕ بکەی لە دیشی حەشی شەعبی عەرەبەکان بنێرە با شەڕ بکەن لە دیشی حەشی شەعبی واز لە کەلی کورد بێنە زۆر باشە کاکتۆ دژوار باسی پاراستن لە زیندانیەکانی داعش ئەو بابەتێکە کە کورد چەند ساڵێکە وەکو پاسەوانێک لەوێ سووریا و ناوچەکە لە تیرۆرستانی داعشە پارێزێت ئێستا باس لەوەکری کە ئەم زیندانیانە گوازرێنەوە بۆ عێراق ئەمریکا واڵێت سەرنجی بەڕێزت چییە؟ چەند زیندانیەکەیە لەوێ یەکێکیان ئەو داعشانەی تایە کە تۆمەتیان دراوەتە پاڵ یان لەوانن کە لە قیاداتی ناوەڕاستن دانێکەیە کە دیسان لە حەسەکەیە ئەمەیان قیاداتی هەرە بەرزی تایە کە پێوترێ سجنی سناعەوە مخەیمی هۆلیش هەیە ئەوەی هۆڵ ئەوەی کە خێزانەکانیانی تایە دەستگرتنی ئەم گروپە چەکدارانەی حکوومەتی کاتی سووریا ئێستا و حکوومەتی ئەحمەد شەرع بەسەر چەند سجنێک لەوانە دوایینیان مخەیمی هۆڵ بوو خۆی لە خۆیەوە ئازادکردنی ئەوانە بوو یعنی وایە دەرەنجامەکەی ئەوە بوو بەشێکیان ڕایان کردووە کۆمەڵی ڤیددیۆش بڵاوە بۆ هاوکاریانەکەن ئەسڵەن بۆ ڕاکردن احتیمالە بۆ وەکو جۆرێک لە شانۆگەری کۆمەڵێکیان بە تایبەتیش مخەیمی هۆڵ نزیکەی 800 عێراقی تایە ئەوانە بە ئالیەتێک ڕادستی عێراق بکەنەوە بەڵام کۆی ئەمەی ڕوویدا ئەم ڕووداوانەی ئەم دواییە ژیانەوەی داعش بوو لەوێ زۆر باشە زۆرینەی ئەو داعشانەی کە دەستگیر کراوە لە زیندانەکانە هەن ئێمە زانین پێشتریش بەڕێوەتی خۆسەری سووریا با بڵین لە ناوچە کوردەکان زۆر جار کە سوکاری ئەم داعشانەی ئەدایەوە بە وڵاتە ئەوروپیەکان یعنی پرۆسێکی بەردەوام هەبووە ئێستا هەڵوێستی وڵاتە ئەوروپیەکان زۆر بێدەنگە لە مۆزوعە ئێمە زانین کە ئەوانە هەمویان چەکداری داعشن و تیۆریستی داعشن و لە وڵاتە ئەوروپیەکانەوە هاتوون ئەگەر لە حاڵەتی بەربوونی ئەمانەیە خۆ ئەمە زانی هەڕەشەی گەورەیە بۆ وڵاتە ئەوروپیەکان بەڵام هیچ هەڵوێستێکی وا نابینی پێش وەڵامدانەوەی ئەو پرسیارە لەو سجنانەی کە لە ژێر دەستی هەسەدایا بوون هاوڵاتی هەڵگری دەیان ڕەگەزنامەی بیانی تێدا بوو و بەشێ زۆریان ئەوروپیش بوونەوانە یانی و قیادات بوون لەناو داعشە هەسەدە هەر لە سەرەتاوە داوای کردووە وڵاتانیان وەریگرنەوە کۆمەڵی وڵات بە پرۆسەیەکی سست وەریەگرتنەوە بەڵام کۆمەڵی وڵات ئەسڵن سەرویان ئەمریکا خۆی ئامادە نەبوو داعشەکانیشی وەرگێت و بیانوی ئەو وڵاتە ئەوروپیانە ئەوە بوو کە ئەو میکانیزمەی بۆ دادگاییکردنی ئەم جۆرە خەڵکە هەیە لە وڵاتەکە هێندە یعنی ئاسانە عقوبەکەیشیان عقوبەیەکی زۆر نابێت و ئەبنە بەڵاش بەسەریانەوە کاتێ ئەگەڕێنەوە سەبارەت بە هەڵوێستی وڵاتە ئەوروپیەکان ئەوەی جێی پرسیارە بەڕاستی هەموو ئەمانە بە یەکەوە فەرەنسا ئەڵمانیا بریتانیا ئەمریکا ئەوەی پێوترێت هاوپەیمانی نێودوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی داعش هەمویان بە یەکەوە هەموو بیانوویەکیان لە ساڵانی ڕابردوو کە داعش هەیە زۆر ترسناکە هەڕەشەیە لەسەر ئێمە و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئەم ڕووداوانەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو زۆر بە بێخەمی تەعاملیان کردووە ئەکرێت ئەو بەرژەوەندیانەی کە هەیە یا لە دەست وەرنەدان لەم دۆخە یان بێدەنگی لەم دۆخە زۆر لەوە گەورەتر بێت کە چەند شانەیەکی نووسوی سەر بە وڵاتە بیانێکە کە هەڵگری ڕەگەزنامەی وڵاتانن لە شوێنێکی وەکو سووریایە بێت زۆر باشە بەڕێز سوزان سەرنجی وڵاتانی ئەوروپیمان باس کرد ئێمە زانین کە کورد ئەوە تا چەند ساڵێکە شەڕی دژی داعشەکات و تا ڕادێکی زۆر ئەمە بووە بە بابەتێکی گەرم و گۆڕ کە زۆرێک لەو داعشانە خەڵکی وڵاتانی ئەوروپا بوون لە وڵاتە جیاوازەکانەوە هاتبوون ناو سووریا جیهادیانە کرد خوان واتەنی بەڵام ئەو تا کورد ئەوانیشی پاراست وڵاتە ئەوروپیەکانیشی پاراست بەڵام ئێستا هەڵوێستێک لە وڵاتە ئەوروپیەکان و نابینین دژ بە ئەم دەستێوەردانە خراپانەی کە سوپای سووریا ئەیکات بەرامبەر بە ناوچە کوردیەکان و بەرامبەر بە هەسەدە
کەواتە پرسیارەکەت چییە؟ ئەتوێ بڵێ چی؟ ئەمە بڵێم هەڵوێستی وڵاتانی ئەوروپا دژ بە دەستێوەردانەکانی سووریا بۆ ناوچە کوردەکان هەڵوێستێکی زۆر خراپە یان هەر بێدەنگە لە کاتێک ئەوان خۆیان بە دۆستی کورد دەزانن خۆیان بە کورد ئەوانی پاراست لە چەکدارەکانی داعش هەڵوێستی وڵاتە ئەوروپیەکان ئەوەیە کە پشتیوانیان لە حمە شەرعی کرد کە پێیان وایە کە ئەو دەتوانێت شەڕ بکات لە دژی داعش و بکات و گرنتی ئەوە بدات کە داعش گەورە نابێت ئەو کات عێراق دەبێتە ڕەشەیەک بۆ جیهانی خۆر ئاوا لە کاتێکدا ئەو دوانە هەردووکیان دوانەیەکن هەر ئەوان بوون وڵاتانی ئەوروپا بوون کە شەرعیەتیاندا بە ئەحمەد شەرعەکە ببێتە سەرۆکی سووریا لەبەرەوە شتێکە ینی گاڵتەجاڕیەکە چکە تۆ کەسێک هەیە کە پێشە تیرۆریست بووە لە کاتێکا تۆ وەک وڵاتانی ئەوروپی دەبێت شەڕ بکەیت لە دژی تیرۆریست و ئەمەی کە ئێستا ڕوودەدەمە هەڵوێستێکی وڵاتانی ئەوروپایەکە من لە ڕاستیدا لی تێناکەم چونکە ئەوان کوردیان نەبوو کە هاوپەیمانیان بوو کە بەرپرس بوو لە بەڕێوەبردننی هەموو گرت و خانەکان کە تیرۆریستەکانی تێدا بوو بە تایبەتی بە کەمپی هۆڵەوە جۆلانی و چەکدارەکانی هاتنە ناو کەمپەکان و بەندیخانەکان دەرگاکانیان کردەوە داعشەکانیان بەردا بۆیە وڵاتانی ئەوروپا ئێستا لە هەڵوێستێکی ناوازەدا ینی سیردەم بەشێکی زۆر لەو تیرۆریستانە پاسپۆرتی ئەوروپیان هەیە زوو بەیان درەنگ دەگەڕێنەوە وا سزای ئەوروپیەکانش بۆ ئەوانە سزایەکە لە ڕاستیدا هیچ نییە چونکە ئەوانە کەسانێکی تێسی کە ساڵانێکی زۆر پێشەستە ئەوروپایان بەجێهێشتەوە کاتێک دەگەڕێنەوانێ و ئاگای لێنە پۆلیس ئاگای لێنە و بەڵام دەزانی چی؟ من دەڵێم لیان گەڕێبا بگەڕێنەوە بە ئەوروپا لیان گەڕێبا ئەوانە بگەڕێنەوە بە ئەوروپا با ئەوروپیەکان زۆر بە خێرایی دەرگ بەو هەڵەیە بکەن کە کردویان و لە کاتێکدا کە شەرعەتیاندا بە ئەحمەد شەرع بەبێ هیچ و دڵیە کە من ناڵێم کە نابێت چانسی بدرێت بە حکوومەتی من نەخێر من وان ناڵێم بەڵام من دەڵێم کاتێک ئەوان پشتیوانیەکانی خۆیان لە هەسەدا دەبڕێن ئەوە وا دەکەن هاوپەیمانەکان لاواز بێت و وا دەکە ئەحمەد شەرع زۆر بەهێزتر بێت ئەو کات هاوسەنگی لە دەست دەدەن هاوسەنگی لە دەست دەدەن لە بەرامبەر بەهێزبوونی داعش زوو پێ یا درنگ بێت ئەوانە دەچنە عێراق و حکوومەتی عێراقیش لە ئێستادا هەموو ڕێوشوێنێکی گرتوتە بەر بۆ پاراستنی وڵاتەکەی خوبووی کە دڵنیا بەلەوەی کە تیرۆسان ناچەنەوە عێراق و لەبەرەوەی ئەمە ئێستا لە ئێستادا ساتە وەختێکی لە ساتۆخ زۆر خەمناکدا دەژین زۆر باشە دێمەوە سەر دەرفەتەکان ئاڵنگارەکان لە بەردەم کورد لە ڕۆژاوای کوردستان ئێستا ئەوەتای کە هەیە چوار ڕۆژ ئاگربەست ڕاگەنراوەوە ئەگەرچی ئاگربەستەکە بەڕاستی ڕاستەقینەی نییە ئێمە ئەبینین لە ناو چوار ڕۆژەکە شاین بەڵام هێزەکانی سووریا هێرشەکەن خەڵکە کوژن ناوچەکان داگیرەکەن ئەو بەردەوامی هەیە بەڵام گریمان ناومان نا ئاگربەستی چوار ڕۆژە کورد لە دوای ئەم چوار ڕۆژەوە هیچ ڕێگەیەکی دروستی لە بەردەستا یا با بڵین ئەتوانێت زمینە سازیە بکات بۆی کە بەلایانی کەمەوە ناوچەکانی خۆی بپارێزێت؟ ئەم ئاگربەستە پێم وایە بێت تاکتیکێکە لەلایەن حکوومەتی دیمەشقەوە چونکە ئەوان دەڵێت ئێمە ئاگربەستمان ڕاکەیان دۆ بەڵام دوای ئەوە دەبینی ڕێگە بە میلیشیەکان دەدەن کە بچن مەرگە ساتێک بەسەر میلەتی کورد دەبهێنە من باوەڕ بۆ ناکەم چونکە چۆن دەکرێت و ئاگربەستی هەبێت و بەڵام لەولاوە هەواڵیەوەمان پێ بگە کە تیرۆریستەکان بچنە ناو حەسەکە و لەوێ تاوان ئەنجام بدەن ئەوەی کە کورد پێویستە بیکەوە من زۆر جار وتومە و شانازی بە میلەتی کردەوە دەکەم و دەبێت یەکگرتوو بن پێویستە یەکگرتوو بن و پرسی کورد بگەن ئاستێکی نێودەوڵەتی و ئێمە ناڕەزایی خۆپیشاندانمان بینی لە هەموو بەشێکی جیهاندا ئەو بەتایبەتی ئەو خۆپیشاندانانەی ئەمڕۆ کە لە تل ئەبیب بوو لە کاتێکدا هیچ خۆپیشاندانە لە هیچ وڵاتێکی عەرەبی ئەنجام نەدراوە واقع خەم ناکەکە ئەو بەشێکی زۆری کوردانی کورد سنین
بەڵام دەبینی هیچ پشتیوانیەکیان پێ ناگات لەلایەن ئەوانەوە کە دەڵێن کورد و عرب خوشک و بران بۆچی هیچ خۆپیشاندان و ناڕزایەک لە وڵاتانی عەرەبی نییە لە ئەندەنووسیا لوبنان قاهیرە تاکە خۆپیشاندانێک کە بینیمان بە پشتیوانیکردن لە پرسی کورد لە سووریا لە ئیسرائیل بوو هەمان شتێش لە عرب لە عێراق و سووریا و تورکیا و لە بەغداش خۆپیشاندان کرا بە پشتیوانیکردن لە کورتی ڕۆژاوە هەندێکیان ئەو خۆپیشاندانە دەکەن چونکە بەرژەوەندیان لەوەدا چونکە لە کۆتاییدا گەڕوا بڕوات داعشەکان دەگەنە عێراقیش ئەو خۆپیشاندانانەی کە لە خۆر ئاوا بڕێوەی وای کرد کە بێدەنگەکە بشکێنەوەش پێچەوانی ئەو بێدەنگیەکە لە جیانی عەرەبیدا ڕوودەدات وەکەوەی کە هیچ شتێک لە ئارادان نابێت ئەوە جێگەی ناومێتێکی گەورەیە جێگەی قیاسکردنەوەی ئەوەی کە کورد پێویستە بیکە ئەوەیە کە پێویستە یەکگرتووبن لە دەوسەکردەکانیان کۆ ببنەوەنە یەکگرتووبن پەیامی من بۆ مەزڵوم عەبدی ئەوەیە هیچ بەهانەیەک یاخود پاساوێک مەدە بە تورکەکان و باس لەوە مەکە کە ئێوە هاوپەیمانی پەکەکان چونکە تورکیا بە بەرداوامی دەڵێت ئێمە لە دیش پەکەکە دەجەنگین و پەکەکە تیرۆریستە تکایە تورکەوە لە پەکەکە و لەگەڵ هاوپەیمانەکانت بە یەکگرتوو بن گەل و خەڵکی خۆت لە ناوچەکە پێکەوە بن میسرت هەیە ئیماراتت هەیە ئیسرائیلت هەیە بچە بۆ لای ئەوان پشتیوانی بەوان ببەستە و هاوپەیمانی لەگەڵەوان دۆست بکە مەچە بە لای هاوپەیمانێ بەلای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تۆم باراک زیاتر بایەخ دەدات بە بەرژەوەندیەکانی تورکیا زیاتر لە بەرژەوەندیەکانی ئەمریکاش کاک دکتۆر دژوار بڵین لەم ئەگەر بەستە چوار ڕۆژە سەرم جەدەین کە زیاتر ئەڵی لە تاکتیکە چێ یان جۆرە جۆرەکان وەک بڵێ با دەرفەتێک بدەین بۆی کە ئامادەکاریە بکەین بۆی کە خۆمان کۆکەینەوە جارێکی تر بزانین دۆکە بە کوێگات یان با بڵین بابزانین هەڵوێستی وڵاتانی ترچیە بێت بەرامبەر بەم دەستدرێژیە هەر بەڕاستی کورد ئەوەندە بێناز کەوتووە ئەوەندە بێکەس کەوتووە لە ڕۆژاوای کوردستان کە هیچ وڵاتێک نەیە بەدەمیەوە هیچ کەس نێت دۆناڵد ترامپ بەڵای کوردەکانم خۆشە بەڵام ئێمە تا ئێستا هەڵوێستێکمان لێ نەبینیوە ئەمە زیاتر لە دوو ڕووی ئەچێ وەکو جەنابتان باستان کرد جۆرێکە لە هێورکردنەوەی دۆخەکە بۆ چوونە قۆناغێکی تر جۆرە لە تاکتیکە بەکاریان هێناوە ئەگەر بگڕینەوە بۆ چەند ڕۆژی ڕابردوو کاتێک لە حەلب ویستیان ئەو دەست بگرن بەسەر ئەو ناوچانەی کە لەودی و ڕووباری فوراتە هەستەدایان بە تەواوەتی بەوەیەوە مەشغوڵ کرد لە کاتێکا لە دێرە زورەوە هێرشیان هێنا و ئەگەر چاودێری خیتابی ئەوان بکەی بەرپرسەکانیان ئەوەی کراوە بە وەزیری بەرگری با بڵێن وەزیری دەرەوە ئەوان هەموویان باگراوەندی تونندڕەویان هەیە ینی ئەبینیت بە زۆر بە سیستەماتیک لەواچێت نەک لەواچێت بە دڵنیایەوە ینی خیتابی تورکایە زیاتر و زیرەکانە مەسەلەن خیتاب بدەن و جۆرە لە جۆرەکان تێستی دۆخەکە ئەکەن و دەست پێەکەنەوە بەڵام کورد بۆ ئەمەی قبول کرد تەسەورەکەم شپرز بووینی ئێمە ینی لە ماوەیەکی کەم ئەو هەموو هێزە لە دەستدرا و خاک لە دەستدرا ئێسا گۆشەگیر کراوە کورد لەوێ لە نیوەی کەمتر لە پارێزگای حەسەکە و لە دۆخێکی مرۆیی زۆر خراپایە مرۆیی و دەرونیش ئەتوانم بڵێم ئەمڕۆ باس لەوە کرا کە کێشەی دەرمانیش دروست بووە لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان و خەریکن و دەوڵەتام کەمپین ڕاگەنرە بۆ کۆکردنەوەی دەرمان و هاوکاری تەندروستی بۆ ئەو ناوچانە یەکگرتوویەکی فراوان لە ناو کووردا ئەبین ئەم جارە ئەو تا لە پارتە جیاوازەکانی کوردستان خۆپیشاندانە کرێ کامپین ڕاگەنرێ هاوسۆزێکی فراوان دروست بووە لە تۆڕە کۆمەڵاتیەکان پشتیوانێکە زۆر زۆر باشە کورد ئەتوانێت بەم شتانە جارێکی تر خۆی بهێنێتەوە یان ئێمە ڕێگەی ترمان هەیە بۆ ئەمە کاک دکتۆر سەبارەت بە دۆخی مرۆیی ئەوێ زۆرێک لە ناوچە کوردیەکان هەر لە دوای 2011ەوە لە دۆخێکی مرۆیی خراپا بوون لە کەمپەکانە بوون و دەرکراون هێرش کراوەتە سەریان بینی ماناوەرەکانی عەفرین بەشێکی زۆریان هاتنەوە دووگەڕەکەەوە دیسان لەو دووگەڕەکە ئاوارەوە بوون ینی نوێ نییە کورد لەو پارچەی کوردستان خۆشە بووە لەگەڵ ئەو هەموو دۆخە ناخۆشەی بەسەری هاتووە بێگومان ئێستا خراپترە دۆخەکە سەبارەت بە یەکگرتووی کورد هەڵبەتە هەمومان ینی شتێکی وا ببینین با بڵین
دڵمان پێی خۆشە بێت و با بڵین هەستمان ئەجوڵێنێت و تەنها پێم وایە تەنها بیان بەهێزترین چەک کە ئێستا بەدەستمانەوەیە ئەو یەکگرتوویە کورد کە ئەتوانێت پشتی پێ ببەسێ ئەگەر نبینیمان هەڵویستی کۆمەڵگەی نێودوڵەتی وەکو هاوڕێم باسی کرد وڵاتە عەرەبیەکان چاوەڕێ هیچیان لێ ناکرێ و ئەوە شتێکی سەر سوڕێنەر نییە ینی نەک هەر بێلایەنن بەڵکو دژایەتی ئەکەن ئەوروپامان بینی هەڵوێستی چییە و ئەمریکاش کە زامنی ئەو منطقەیە بوو بەدەست باراکەوە کە زیاتر وەکو تورکێک دەرەکەی بۆ تورکیا ئیشکالەوەی کەسێکی ئەمریکی بێت یان کەسێ بێت بەرژەوەندی دانیشتوانی ناوچەکەی ڕەچاو کردێ بۆیە ئەو چەکەی بەدەستمانەوە بەهێزترین ئەوەیە هەمووان یەک بگرین کورد لە قۆناغا و بە خۆشحاڵیەوە سەرەڕای ئەو هەموو هەوڵا بۆ تێکدانی یەکبەرەیی ماڵی کورد بە بێ ڕەچاوکردنی ئینتیمایی حزبی ناوچەیەوانە کورد هەمووی بە یەک دەنگ هاتنە مەیدان و تەسەورەکەم ئەگەر بەردەوام بێت چەکێکی باشە کە ڕەنگە لە قۆناغەکانە بتوانین سوودی لێبینین. زۆر باشە. بەڕێز سوزان، کورد لە ڕۆژئاوا، کورد لە وڵاتانی ئەوروپا، کورد لە ئەمریکا، لە کانەدا، لە وڵاتە جیاوازەکانی ئەوروپا هەمیشە ئەوەندە قدرەتی هەیە کە پێکەوە کار بکات، لۆبێکی بەهێز دروستکات، دژ بە دەستێوەردانەکانی تورکیا وەستاوەتەوە چەندین جار و ئەنجامی باشی هەبووە، دژ بە دەستێوەردارەکانی عێراق لە ناو باشووری کوردستان وەستاوەتەوە لە ساڵانی ڕابردووە لە نەوەتەکانی سەدەی ڕابردووە هەمیشەش ئەنجامی باشی هەبووە. ئێستا کوردەکانی ئەوروپا، کوردەکانی ئەمریکا، کوردەکانی کانەدا ئەتوانن ئەو ڕۆڵە گرنگە بگێڕن؟ بێگومان ئەرۆکو میوانە بە ڕێزەکەت فەرمووی باشترین چەکێکە هەمانە بریتە لە یەکێتی نێوان کوردان تا ئەوەمان بینی شاید حاڵی ئەو یەکێتیە بووین لە کوردستان و هەروە کوردان کە لە ئەوروپانە لە وڵاتانی دەرەوە هەمویان کۆبوونەوە و هەمویان خۆپیشاندانیان دەکرد و خەڵکی تووشی شۆک بن کە ببێن و کوردان هەمویان دەڵێن ئێمە ڕۆژاوی کوردن و ڕەوەندی کوردی لە ڕۆژئاوا بەتایبەتی لە ئەمریکا لە کانەدا بەتایبەتی تر لە ئەڵمانە دەتوان ڕۆڵێکی ئەجگار گەورە بگێڕن، دەتوانن لۆبیەک دروست بکەن و هەموو ئەو خۆپیشاندان و ناڕەزاییانە و ئەو کامپەینانەی کە دروستی دەکەن و ئەنجام دەدەن یارمەتی پرسی کورد دەدات، چونکە چەندێک تۆ زیاتر باسی کورد و کوردستان بکەیت زیاتر هۆشیاری بەرز دەبێتەوە لە ناو وڵاتانی ئەوروپادا. بۆیە جارێکی تر دووبارەی دەکەم ئەوەی کە لێستا لە ڕۆژاوا ڕوودەدادی زۆر ئازار بەخشە، چونکە ئێمە ناوچێکی فراوانمان لە دەستاوە، بەڵام ئەمەوە ناگەێنێت کە کوردی ڕۆژاوا کۆتایی هاتە، چونکە ئێمە بەرگری دەکەینەوەی کە پێویستە کورد بیکات ئەوەیە کە پێویستە یەکگرتووبوون. کێشەکە لە ناو گەلی کوردانیە، کێشەکە لە نێوان لە نێو سەرکردەکانی کووردا هەن. بارەبیرمان نەچێت لە 2017 کاتێک کە کەرکووکمان لە دەسا بەڕێز بەرزانی خۆی دانی بەوەدانا کە یەکێک لە هۆکارەکان لە زانی کەرکووک ئەوە بوو کە هەندێک لە کوردەکان خیانەتیان کرد. بەڕێز سوزان، چاوەڕوانیم بۆ بابەتەکە لەمەیە زیاتر بۆ نمونە ئەگەر لە ئێران گۆڕانکاری لە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە هاتە پێشەوە، جارێکی تر کوردستان لەوێش هەر ڕەنگە ڕوبەڕووی گرفت و ئاڵنگاری و ناڕەحەتی بێتەوە. مەبەستم لە کۆی گشتیە ئەمە بۆ تورکیاش ڕاستە، بۆ ئۆتار لە ڕۆژاوای ئەمە ئەیبین ئێستا ئەوتا لە باشووری کوردستانە بینیمان لە ڕابردووە گریمان ئێران سبەینێ نظامەکەی گۆڕا، کوردی ڕۆژهەڵات جارێکی تکەوت نەبەرز هێرشی جیاوازی نەتەوەکانی تری ئێران. بۆیە کۆتا پرسیارم سەرنجێکی زۆر کورتە دەگەر وەرگرم، چونکە کاتی بەرنامەکەمان کۆتایی دێت، سەرنجێکی زۆر کورت لەسەرەوەی کە ڕای تۆ ئەوەی چییە بێت ئەگەر بۆ نمونە کورد لە ڕۆژاوای کوردستان ئێستا چیتری لە بەدەستا ئەتوانێت بیکات؟ ئەگەر حکوومەت یا ڕژێم لە ئێران هەرسیانە ئەوە سوودی زۆری دەبێت بۆ گەلی کورد، چونکە ئەوەی کە دێت خراپتر نابێت لەوەی کە ئێستا هەمانە لەوێ ڕژێمەکان دەگۆڕێن، بەڵام بەداخەوە زۆر بە هێواشی دەگۆڕێن و لەو کاتەشە کە دەگۆڕێت ژمارەی زۆر لە خەڵکی دەکوژرێن. یان تەماشا بکە لە کوردستان لە ئێران چی ڕوویداوە 40 ساڵ پێش ئێستا یاخود 40 ساڵ پێش ئێستا لە عێراق گەلی کورد و ڕوبەڕووی جینۆساید و کۆمەڵکوژی بنەوە، ژمارەی کەجگار زۆر لە ژمارەیەکی خەڵکی کوژران، بەڵام
ئەوەی کە ئەمڕۆ لە هەولێر هەیە هاوشێوەی دوبەیە کە گەشەی کرد و پێش کردووە ئەمە کاتی دەوێت بەڵێ تا ئەو کاتێ سپاس بەڕێز سوزان سپاس بۆ بەڕێزت کە تا ئێستا لەگەڵمان بووی ببوورە کاتی بەرنامەکەمان تەواو بێت کاکتۆ دژوار زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵم کە توانیمان پێکەوە گفتوگویەک لەسەر دۆخی ئێستا ڕۆژاوای کوردستان بکەین بینرانی بەڕێز هەمومان پێکەوە چاومان لەوە ئایندێکی باشترە بۆ ڕۆژاوای کوردستان دوعاخوانین بۆ پشتیوانی خوای گەورە بۆ ئەو شەهیدانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە گیانیان سپارد بۆ بریندارەکان خوای گەورە یار و یاوەری هەموو لایەک بێت ئینشەڵڵا ڕۆژاوای کوردستانمان هەمیشە پارێزراو بێت زۆر سپاس و خۆتان لەگەڵ